ئازان خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شماڵ عەلی من جارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە وەک ئەبینن لە ناونیشانەکەی دیارە سەبارەت بە دوو بابەتی گرنگە. یەکەم بابەتیان بابەتی ناڕەزاییەکانی کوردستانە. لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە لە کوردستان شایەتی شەپۆلێکی تری ناڕزایی یاخود ڕووداوێکی تری ناڕزایی گەورەی سەراسەری بووین لە کوردستانەوە بەتایبەت لە شاری سلێمانی ئاپۆڕی جەماوەر دووبارە ڕژانە سەر جادەکان بۆ ناڕزایی دەربڕین سەبارەت بە دۆخی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان. لەم بەرنمەیە لەگەڵ ئێوەی ئازیزە میوانداری دوو لە هەڵسوڕاوانەکەم هیچیان کە چالاکی ناڕزاییەکانی ئێستاە، ئەوی تریشان چالاکی ناڕزاییەکانی کوردستان بووە لە ڕۆژگارەکانی ڕابردووە و لایەنە جۆرا جۆرەکانی ئەم بابەتە تاوتویەکەین. بەرنامەی دووەممان سەبارەت بە کێشەکە ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستینە و زنجیری لە زنجیرە بەرنمەکانی کۆمونیستەکان سەبارەت بە ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستین ئەڵێن چی ئەڵقەی سێمانە بێ لەو بەرنمەیە گفتوگۆ لەگەڵ هاوڕێ ئەما شەریفاکەین لە بەغاوە لەگەڵمانابێ و سعاتی دووەمی بەرنمەکانمان تایبەت دەبێ بەو باسە. بەڵێ سەرەتا بەرنمەی یەکەممان وەک باسم کرد سەبارەت بە ناڕەزاییەکانی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستانە. ئەم ناڕەزاییانە دیارە هەمیشە بەردەوام بوونیان هەیە و ناوبەناو لە سەرەتای بەتایبەت ساڵی خوێندنە یاخود لە سەرەتاکانی ساڵی خوێندنە دەرئەکەون مامۆستایان بایکۆت ئەەکەن. بایکۆت بەمانای مانگرتنە موشەیە لە کوردستان داهێنراوە لە شوێنی تر کەس نازانێت بایکۆتیان چی، بەڵام کوردستان بە مانگرتن و نەچوونە پۆلەکانی دەرسەوە ئەوترێ بایکۆت. ئەوەی کە بوترێ لەسەر ئەم بابەتە ئەوەیە ناڕەزاییەکانی مامۆستایان وە فەرمانبەرانیشان لەگەڵا بێ لە کوردستانە بەتایبەت لە کەرتی پەروەردەیە نیشانەی برینێکی خۆڵ و نیشانەی دۆخێکی زۆر زۆر نالەباری کۆمەلگای ئێمەیە. ئەوە هیچ کە پەروەردە بۆ خۆی کەرتێکی زۆر زۆر بایەخدار و زۆر گرنگی ژیانی کۆمەلگایە لەو جێگایە کە نەوەی نوێی تیا پەروەردا بێ و نەوەی نوێی تیا فێری خوێندن ئەبێ و فێری زانست ئەبێ. بەڵام لەلایەکی ترەوە بۆ خۆی یەکێکە لەو مەزهرانەیەکێکە لەو دیاردانەی کە نیشانی ئەدا تا چ ڕادێک ئەم کۆمەلگایە مافە سەرەتاییەکانی ئینسانی تیا پارێزراوە، تا چ ڕادێک مافە سەرەتاییەکان یا یەکسانی کۆمەڵایەتی تیا ڕەچاو کراوە. ئەوەی لە کوردستان ئایبینین ئەوەیە کە کەرتی پەروەردە بەتایبەت لە شارە گەورەکانە جۆرها قوتابخانەی کەرتی تایبەت دروست بووە و پەروەردە دابەشوە بە دوو بەش، پەروەردەیەک بۆ مناڵی دەوڵەمەند و چینی باڵادەست و خەڵکانی دەستڕۆیشت و لە کۆمەلگایە و پەروەردەیەکیش بۆ چینی بەشخورا و چینی ماڤزەوت کراو لە کۆمەلگایە. و ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانە ناڕەزایی دەرەبڕێ ئەو بەشەن لە مامۆستایان کە لە قوتابخانەکانە بەشی زۆن لەو قوتابخانەیە کارەکەن کە لەلایەن دەوڵەتەوە بەڕێوە برێن و ئەم قوتابخانە شوێنی مناڵانی چینی هەژار و چینی کەم دەرامەت و چینەکانی خوارەوەی کۆمەلگان. ئەمەی کە ئەم بێ مافی کە بە مامۆستایان ڕەوا بینرێ لە ڕاستیان نیشانەی کەم تەماشاکردن و ژێپێخستنی مافە سەرەتاییەکانی کۆمەلگایە. من زۆرتر لەسەرم بابەتە ناڕۆم بەم پێشەوە کە قسەم لەسەر کرد ئەمەیە بایەخی ئەمە لە بەعدێکی فراوانی کۆمەڵایەتیە ڕەچاو بکەین نەک تەنها ئەوەی کە توێژی کۆمەلگای ئێمە لەمە ناڕەزایی هەیە. بەڵام بەم پێشەکیەوە دەست پێکەم بە بەرنمەکان وە بەخێر هاتنی هەردوو میوانی ئازیز هاوڕێیان محەممەد ڕەسوول و هاوڕێ عەلی بەولود دەکەم. زۆر بەخێر هاتن، زۆر خۆشحاڵم و زۆر سپاسان دەکەم کە داوەتی من و
ئامادە بوون لەم بەرنامەی منە بەشداری بکەن. زۆر باس بۆ جەنابی تۆش دەستان خۆش بێ هەندوو نەبن. بەڵێ پرسیاری یەکەممان بۆ ئێوەیە کاک محەممەد، ئێوە لە یەکێکن لەوەی کە لە هەڵسوڕاوان یاخود ئەندامی دەستەی یاخود ئەنجومەنی ناڕزایی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستانن. پێم خۆشە لەم بابەتەوە سەرەتا سەبارەت بە ئەم ئەنجومەناوە ئەوانش کە چۆن پێکیان هێناوە و چڕادەیەک ئینە دیارە مەسایلێکی مهم من بۆمان باسکی، بەڵام سەرەتا پێم خۆشە لەسەر دۆخی مامۆستایان بە تایبەتی قسە بکەیت و ئەوەی کە پاشخانی ئەم ناڕزایی ئەم شەپۆلی ناڕزایی ئێستاە لە چیا خۆی بینێتەوە. فەرموو. بەناوی خۆی گەورە میێرەبان، سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ کەناڵەکەتان و بۆ بینەر و بیسەران. سەرەتای ناڕزاتەکان ئەگەڕێتەوە بۆ 2014 کاتێکی ئێمە لە کابینەی هەشت و بڵین بە تایبەتی کابینەی هەشت کاتێکە پاشەکەوتی موچەی ڕاگەیان، کاتێکە پلەبەرزکردنەوە وەستا، کاتێکە بڵین دواکەوتنی موچە دەستی پێکرمش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەناو کۆمەلگای کوردیە ئێمە لە 32 ساڵی حکومڕانیان نەهاتوین عقلیەتی شۆڕژگێڕیمان گۆڕی بە عقلیەتی دیموکراتی وەکو ئەوەی کە حکوومەت و پەرلەمانمان هەیە، بەڵام عقلیەتی دیموکراتیمان نەگۆڕی بە عقلیەتی دەستوری و سەروەربوونی یاسا پاراستنی تاک و شکۆی ئینسانیەت لە هاوڵاتی بیپارێزین بیکەین بە مرۆڤ بوون. بەڵام لە کاتی ئێستەیە ئێمە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی دروست، بۆ بنیادنانی کۆمەلگایەکی تەندروست، بۆ ئەولیەتی کارەکانی حکوومەت گێڕانەوەی متمانەیە بۆ هاوڵاتیەکانی، بەڵام لە کاتی ئێستا لە ناو سیستەمی سەرمایه‌داریە، لە ناو سیستەمی تۆتالیتاری، لە ناو سیستەمی پۆپۆلیستیە ئەم حکوومەتە هاتوتە بەرهەم کە لە 32 ساڵی حکومڕانی لە 32 ساڵی حکومڕانی مۆلیدەی هەیە، پاشەکەوتی هەیە، لەبەرزکردنی مامۆستانی وەستانەوە وەزائیدەن پاشەکەوتی هەیە، دواکەوتنی موچەی هەیە بە قەیرانی جۆراوجۆر، بە قەیرانی دروستکراو لەژێر پاساوی پاشەکەوتی، لەژێر پاساوی ئابووری سەربەخۆ، لەژێر پاساوی قەیرانی دارایی، لەژێر پاساوی قەیرانی دابەزاندنەوە، لەژێر پاساوی شەڕی داعش و هەژمونی ئەجێندەگەرایی وڵاتانی ئیقلیمی بە هۆکاری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵین هاوپەیمانی نێودەوڵەتی لەدەستدا هاوپەیمانی ئەجێندایی جێبەجێ کردووە، پشتیوانی نێودەوڵەتی لەدەستدا بۆ پشتیوانی بۆ بەدەستێنانی پشتیوانی هەرێمایەتی یا ئەجێندای دەرەکی. ئەمەش هۆکارێکە بۆ دروستبوونی ئەو قەیانە دارایی یەک لە دواییەکانی دروستکراوانی کە چینی موچەخۆرانی گرتوتەوە، بۆ لەبەر ئەوەی کە ئێمە لە ناو سیستەمی سەرمایه‌داری ئەسۆڕێنەوە 10 ساڵە بۆ دروستکردنی چینایەتی، بۆ ئەوەی شوناس و کەلتور و داب و نەریت و ئاڵا و جوگرافیا و هەموو دیموگرافیا و بۆتۆگرافیا و هەموو زمان و ئایدۆلۆژیا و ڕۆیاکان لە ناو بەرێت حکوومەتی هەرێم هات چی دروست کرد؟ ئەم نیزامە سەرمایه‌داریە، نیزامی سەرمایه‌داری کە دروستکردنی چینایەتیە لە سای حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک هەمووشتی هەیە و لە سای حکوومەتی هەرێمستان کۆمەڵی هیچی نییە. بۆ بنیادنان و ژێرخانی بنیادانی کۆمەلگایەکی تەندروست پێویستی بە دوو بنەما، یەکەمیان نابێ مامۆستاکان بڕەنجێنی و بە تەواوەتیە بێ مامۆستاکان لە دۆخێکی ئارامە بن، دووهەم زیادکردنی خوێندنگاکان. ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 1942 هیتلەر هەموو مامۆستاکانی کۆ کردەوە لە شاری هامبۆرگ، وتی ئەگەر تیا چوون لەسەر دەستی مامۆستاکان ئێمە بنیادنانەوەی کۆمەڵگەکەمان ئەەکەین و ئەگەر سەریش کەوتین لەژێر دەستی مامۆستاکانمانە مناڵەکانمان پەروەردەکەینەوە. بەڵام لەبەر هۆکاری لەبەرەوەی کە ئێمە عقلیەتی بەڕێوەبردننی وڵاتمان لە سیستەمێکی پۆپۆلیستیا خۆی بینێتەوە، لەبەر هۆکاری ئەوەی کە سێکتەرەکانی حکوومەت لە یاسا و کارژێڕی و ئیداری بارگاوی بن بە حیزبی، بارگاوی بن بە هەژمونی ماڵباتی و خێڵەگەرایەتی و عەشیرەتگەرایی و سەرشاخی و جەنگڵی. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی سەروەردنەبوونی یاسایە، بۆ لە 32 ساڵی حکومڕانی مرۆڤ تاکی مرۆڤ ناخی دەرونی هەستی شعوری ئینسانیەتی بەشەریەتی ڕجولیەتی قارەمانێتی هەر هەمووی داڕزانوە نەی هێشتۆ قیەمی بمێنێ بۆ لاوازبوونی کەسایەتی، چونکە هەموو کۆمەلگایەک لەسەر دوو بنەما پێشەکەوێ، یەکەم لایەنە معنەویەکەی، دوم لایەنە ئابوووریەکەی. چۆن لە سیستەمی ئاڕاستەی سیاسی تەندروست بە ئاڕاستەی سیاسی ئابووری تەندروست ئاڕۆ، ئەگەر ئەم دوو چمکە پێکەوە دروست نەبوون ئەبێتە هۆی هەڵوەشاندنەوەی کۆمەلگاکە، بۆ لەبەر ئەوەی کە هەژمونی دەستور و یاسا سەروەر نییە. چی سەروەرە؟ ئەژمونی
کەسێکی هەواڵگری کەسێکی پۆپۆلیستی کەسێکی تۆتالیتاری کەسێکی سەرمایه‌داری ئەژبوونگەرایەتەکەی بەسەر کۆمەلگاکە ئەسەپێنێ لە ئەنجامی ئەمەیە بۆ ئەوەی تۆی قەڵەم بەدەست تۆی ڕووناکبی تۆی چالاکوان تۆی ڕۆژنامەنووس تۆی ڕووناکبی تۆی مێژوونوس تۆی سیاسەتمەدار تۆی ڕووناکبی تۆی نووسەر تۆی قەڵەم بەدەست تۆی ڕاگەاندنکار بووی لە گۆڕینی سیستەمی حکومڕانی دەکەیتەوە یە لە ناو سیستەمی سەرمایه‌داریە قەیرانت بۆ دروستەکەن بە تایبەتیش قەیرانی دارایی جۆرێکە لە هەڵوەشاندنەوەی کۆمەڵگا چونکە بەپێی یاسای کۆمەڵایەتی ئەگەر کەسێک پارەی پێ نەبوو تووشی سێ بنەمای سەرەکی ئەوێ لە ژیانە یەکەم لاوازی کەسایەتی بۆ دروستە بێ کەس مەعاملەی لەگەڵ ناکات دووەم لاوازی جەستەیی بۆ دروستە بێت لەبەری خۆراکی باش نابێ سێهەم خۆی ئینسانێتی خۆی ونەکە بۆ لەبەرەوەی ژیان و عەقڵیەت و بیرکردنەوەکانی تەنها لە پارەیە ئەسۆڕێتەوە ناهێڵێت لە معریفەتی لە ئینسانێتی بەرەو پێش چوون بڕۆ ئەمەش هو کارێکە بۆ دروستبوونی ئەم ناسەقامگیرەی کە هەیە کێشەکانی ئەو کێشانی بەڕێزە باسێکی کام هەموو کێشەی تقریبان سەرجەم کۆمەلگایە دیارە یەک ملاحەزەش بڵێم لەسەرەوە باسەکە تەنها بە کوردستان نەوەستاوەتەوە ئەم کەرتی پەروەردەوە ئەو بەشە لە کۆمەلگاکە ئەو کەرتە لە کۆمەلگاکە خەریکی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و دووبارە بەرهەم هێنانەوەی کۆمەلگایە چ ئەوانەی مامۆستا و لە کەرتی پەروەردەیە کارەکەن چ ئەوانەی کە لە نەخۆشخانەکانە کارەکەن ئەوانەی ئاگان لە پیر و بەساڵات چوانە لە وڵاتانی جۆر بە جۆر کێشەی گەوریان بۆ دروست بۆ قەیرانێکی زۆر فراوان ئەم کەرتی گرتووەانی بەزەوە نەبڵێم کە ئەمە هەر تایبەت بە کوردستان نییە ئەمەی کە بەڕێزە باسیەکەی سیستەمی سەرمایه‌داری سیستەمێکی جیهانی و لە هەموو جێگایکی شام قەیرانە تەنها ڕاستەوخۆش پەیوەندی بە ئیرادی سیاسەکانەوە نیە بەعکسەوە ئیرادی سیاسەکانەکەوێتە ژێر سای ئەم قەیرانە گەورە بەڵام ئێمە بچینە سەر مشەخەسەن و بە تایبەتی دۆخی مامۆستایانی کوردستان و پێم وابێت لە ناو مامۆستایانی کوردستانی شاکە ئەگەر وایان لێ کردووە بە جۆرێک ستەمەکان پلە بە پلە کردووە کە لە ناو توێژێکی ستەم لێکراوی شاتووە توانین توێژی جیاوازی تیا دەستنیشان کە هیچێک لەوانە وانە بێژان کە پێم وابێ بە جۆرێک لە خوار ئەوانەوەن کە پەیمان نامەیان هەیە یاخود عەقدیان هەیە و ئەوانشی کە عەقدیان هەیە لە خوار مامۆستایان و سەرجەم توێژەکە هەمووی مافەکانی ژێرپێنرا وەڵام و ئەزانم توێژی ئەوانە کە پیانە و تێوانە بێژان لە هەمووان زیاتر بێماف کراون لە هەمووان زیاتر پەراوێز کراون حەزەکەم باسی ئەوەم بۆ بکەیت دۆخی ئەم وانە بێژانە بە تایبەتی چیە بە گشتی دۆخی مامۆستایان چووە بەدڵنیای ئوستار شەماڵ ئەزانین چۆنیە خۆی یەکێک لەو یاسانی کە حکوومەتی هەرێم جێبەجێەکە ئەم سیستەمی ناڕێکی دەوامی ئیداری یاساییەتی بۆ لەبەرەوەی لە تەواوی جیهانە یەک جۆری فەرمانبەر هەیە لە پلەی کارگوزار بەڵێ بەرحاڵ هەتاکو بەڕێز محەممەد ڕەسوولێتەوە من پرسیارەکە ئاراستەی ئێوە بکەم وا دیارە کێشەیەکی بۆ دروست بوو کە محەممەد لەسەر سینەکە نەما پرسیارەکە ئاراستەی ئێوە بکەم هاوڕێ عەلی ئەم دۆخەی کە لە کوردستانە هەیە دیارە ساڵ بە ساڵ قوڵتر و قوڵتر ئەبێتەوە بە بڕای ئێوە ئەم ناڕەزاییانەی ئەخیر ئایا ئومێدی ئەوە هەیە کە بڵێن هەنگاوێک زۆرتر بچێتە پێشەوە بە ئاراستەی توندکردنەوە و بەهێزکردنی ڕۆڵی ناڕەزاییەکان یاخود کاریگەری ناڕەزاییەکان لەم دۆخە یا وا باشترە قسەکانی تەواوکە ئەوە محەممەداتەوە قسەکانی تەواوکە ئەم پرسیال هەڵگرین بۆ دواتر ببەخشە هاوڕێ عەلی فەرموو بەڵێ دەنگت نییە دەنگت نییە دەنگت نییە میوتی دیارە میوت کراوە بە جۆرێک بەداخەوە دەنگت نابیستین ناوەڵ نییە بە هیچ جۆرێ تۆ ئەبیستی هاوڕێ عەلی دەنگە منیش نایبیستم نەخێر نەوەڵام ئەویش نابیستی دەنگت میوت کراوە میوت بووی بە جۆرێک ئەو ئێستا کردمەوە فەرموو نا میوت بووە دەنگەکەت میوت بووە یاخودەوە بزانت بەداخەڵ بەرحاڵ هەوڵ بە چاژی کەیتا و کاتە بە
هاورە علی لە وەڵامی پرسیارەکە بەردەوامێ هەوڵ بزانە بچۆ لە دەرەوە وەرەوە بۆ ناوە باشترە پێم وایە ئەگەر گوێ لە دەنگمە بەڵێ بەڕێز مەحەممەد جۆمان لێت نییە بچۆ لە دەرەوە وەرەوە بۆ ناوە لەوانەیە باشتر بێ فەرموو سەرەتا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ دروستکردنی ئەم دەرفەتە بۆی بتوانین لەسەر بابەتێکی زۆر گرنگ قسە بکەین بە بڕێم لە پێشەوەی بجووە وەڵامی ئەو پرسیاری کە بەڕێستان کردان بەڕێی من لە کۆمەڵەشت کە باس کرام لە پێشیشەکەیان لە قسەکانی کاک محەممەد ئێمە کە باسی ناڕزایەتیەکانەکەین بە بڕوای من ئەبێن نەختێک وردبینی زیاتر لەوە بکەین کە ئێستا لە نەڕەزایەتی تێپەڕیوە من بۆی کە بتوانم ئەو قسانی کە دەکەین ئەوەی کە باسی دەکەین تۆزێ با بڵین ورتر یا لەسەر واقع زیاتر دەربکەوێ بنیشێتەوە ئەکرێ ئێمە پەیوەندی خەڵکی کوردستان بە دەسەڵاتی سیاسی ئەوم دەسەڵاتی کە هەیە و لانی کەم ئێمە باسی ڕابردووی نەکەین سەردەمی حیزبایەتی و شاخ و ئەوەی کە خۆیان ناو بە شێوەیەکی ناو شۆڕش ئەگەر ئەوەش نەگەڕینەوە بۆ ئەوە تەنها لە 91 و دوای ڕاپەڕینەوە باس بکەین پەیوەندی خەڵکی کوردستان لەگەڵ ئەم دەسەڵاتە پەیوەندیەک بووە کە سەرەتا لەسەر بنەمای خۆشباوەڕی دامەزراوە خەڵکی کوردستان تا ڕادەیەکی زۆر لەسەر بنەمای کۆمەڵێک ئاوات و ئامانج کە ساڵانێکی زۆر خەباتی بۆ کردو بۆی تێکۆشاوە قوربانی بۆ داوە جۆرێک لە خۆشباوەڕی هەبوو بە ئەم ئەوەی کە ئێستا بۆ بەدەسەڵات بە حیزبەکانی حیزبە سیاسیەکانی ناسیۆنالیزم کە سەرنجام بوون بەم دەسەڵاتی ئێستا بەڵام ئەمە تقریبن ئەتوانم بڵم لە ماوەیەکی زۆر کەمدا بە ئاڵگۆڕی تێکەوتووە لە ساڵەکانی یەکەمەوە مەسەڵەن خەڵک جۆرێک لە ڕەخنە و نیگەرانی و ناڕزایەتی لەم دەسەڵاتە بوو کە بەتایبەت لەم ساڵانەی ئەخیردا مەسەڵەن لە دوای 2006ەوە ناڕزایەتەکان بە شێوەیەکی گشتی فراوان بوونەوە کە ئێمە خۆکو خۆمان بینیمان حەڤ شوباتی لێکەوتەوە بەرحاڵ کاوی ئەو چالاکیانەی کە ئێمە بە درێژای ئەم چەندین ساڵە بینیمانە بەڵام ئێستا ناڕزایەتیەکانی خەڵک لە ناڕزایەتی و دەرچووە ناڕزایەتی خەڵک چاتۆتە سەر جادە ناڕزایەتی خەڵک بۆ بە هەڵوێست ناڕزایەتی خەڵک بۆ بە ئەکتی سیاسی بۆ بە دروشم بۆ بە پەیام بۆ بە وتار بۆ بە هاوار بۆ بە ڕەتکردنەوە بە بڕواین بۆ بە گشتداچوونەوە بۆ بەرەنگاری بە بڕای من لە ناڕزایەتی دەرچووە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ڕاستە ئەوەی کە مەسەڵەن ئەو بەرەنگاری کە ئەیبینین ئەو بەگشتداچوونەوە ڕوبەڕووبوونەوەی کە ئێمە بەرامبەر بەم دەسەڵاتە ئەیبینین هێشتا بەقەدەر ئەو ناڕزایەتیانە گەورە و فراوان نییە ناڕزایەتەکان هێشتا لەسەر ئاستی کۆمەڵاتی زۆر فراوانترن لەوەی کە هاتۆتە سەرجادە و ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بووەتەوە وەک ئەکتێکی سیاسی ئەوێ بەرامبەرچێ لەگەڵ ئەم دەسەڵاتە بکە مقابلە لەگەڵ ئەم دەسەڵاتە بکە بەڵام ناڕزایەتیی فراوان وەکو باسکرا مەسەڵەن ناڕزایەتیی فراوان هەیە کە ئەم ناڕزایەتیانە بە دڵنیاییەوە تەنها مامۆستایان نین هەرچەندە مامۆستایان بەهۆی ڕێکخراوبوونیانەوە و بەهۆی پێداگیری زیاتریانەوە لە مەیداندابوونی زیاتریانەوە کە دەستیان خۆش بێوەکو مەسلەیەکی سیاسی با بڵین وتەیەکی سیاسی هەیە لە هێز لە ڕێکخراوبووندایە ئەوان بە حکومەوەی کە ڕێکخراوترن ڕاستیەکەی زۆرتر دەردەکەون بەڵام ئەم ناڕزایەتی ڕاستەکەی تەنها لە چوارچەوەی مامۆستایاندا با بڵین نەوەستاوەتەوە نەجی ساوەتەوە ئەم ناڕزایەتی لەسەر ئاسیشی فراوانی کۆمەڵاتی هێوە لەناو فەرمانبەرانیشدا هەیە و من پێم خۆشە بڵین تەکیدی لەوە بکەمەوە وەک چۆن لەناو با بڵین ئەم توێژەی مامۆستی ئەم بەشەی مامۆستایان کە مەسەڵەن مامۆستایان وانە بێژان هەیە لەسەر ئاستی با بڵین فەرمانبەرانیش گیرێبەستمان هەیە هەمان با بڵین معاناتی مامۆستایانی وانەبێژیان هەیە و ئێمە جگەل لە گرێبەستەکان وانەبێژەکان کە ڕەنگە لە میلاکەکان تا ڕادەیەک غەدر لێکراوتر و ستەم لێکراوتر بن یا کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان هەبێت لە چوارچەوەی ئەو ستەمەی کە لە فەرمانبەران و موچەخۆران دەکرێت بەڵام ئێمە خۆبەخشەکانیشمان هەیە خۆبەخشەکان کە تەنانەت ئێمە مثلا شاهیدی ئەوەین لە خەستەخانەکاندا ژمارەیەکی بەرین لە خۆبەخشەیە تەنانەت بۆیان نییە لەو نانەی کە حازر ئامادە دەکرێت بۆ فەرمانبەران تەنانەت بۆیان نیە لەو نانەش بخۆن بۆیان مثلا بەشدار بن لە ژەمێک خواردن کە خۆیان بە خۆڕایی دەوام دەکەن بە خۆڕایی مەسەڵەن خزمەت گوزاری پێشکەش دەکەن بە خۆڕایی ژیانی خۆیان خستۆتە پێناوی خزمەتکردنی ئەم کۆمەلگا و خەڵکەوە بەڵام تەنانەت هیچ جگە لەوەی کە هیچ شتێکیان بۆ
خەرج ناکرێ تەنانەت فرسەتی ئەویان بواری ئەویان پێنادرێ حەقی ئەویان پێنادرێکە لەو ژەمە خواردنەی کە بۆ فەرمانبەران ئامادە دەکرێت لە ناوەندەکانی نەخۆشخانەکان و شوێنەکان بۆیان لەوەش بخۆن لەسەر حسابی خۆیان مەسەلەن ئەو ژەمەی کە لە سەرکار دەمێنەوە نان بخۆن. بۆیە مەسەلەکە ئەوەی کە باسم کرد ئێستا ناڕەزایەتی خەڵک تا ئاستێکی واوەتر هاتووە تا ئاستێکی بەرز هاتووە کە مەسلەی بایکۆتکردنە بایکۆتکردن لە دەوامەوە بگراوەکەەوەی کە تۆ ناوت نامانگرتن بایکۆتکردن لە بڕیارە سیاسیەکانی ئەم دەسەڵاتەوە بگرێکە مەسلەی با بڵین انتخابات و هەڵبژاردنەکانە بایکۆتکردن لە بەگوێنەکردنی فەرمایش و فەرمانەکانی ئەم دەسەڵاتەیە بایکۆتکردن لە ڕەتکردنەوەی یا باوەڕ نەکردن بەم دەسەڵاتە بە هیچ شتێکی ئەم دەسەڵاتە ینی ورد و درشتی ئەم دەسەڵاتە لەلایەن خەڵکەوە تووشی ناباوەڕی بۆ تووشی مەسەلەن هیچ شتێکی ئەم دەسەڵاتە نییە هیچ بەڵێنێکی هیچ قسەیەکی هیچ ڕوونکردنەوەیەکی قابلی ئەوە نیە مەسەلەن خەڵک باوەڕی پێ بکە بۆیە بە بڕای من ئێستا ئێمە لە قۆناغی ناڕەزایەتی دەرچوین هەرچەندە هێشتا مەسەلەن ژمارەیەکی زۆری خەڵک لە ئاسی ناڕەزایەتیدا هێشتا نەهاتوتەم قۆناغیترەوە بڵێ مەسەمە هاتوینەتە قۆناغی ئەکتێکی سیاسیکە لەناو بایکۆت و لەناو خۆپیشاندانە خۆی دەبینێتەوە یا توانین بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا خۆی دەبینێتەوە. بەرحاڵ من پێم باشە هەم بۆ بزوتنەوەکە و هەم بۆ باسەکانی داهاتوشمان نازانم چەند فرسەت دەبێ ئەوەیە کە ئێستا ئێمە پێویستە ئەمە هەنگاوێک بەرینە پێشەوە ئەم بایکۆتە بکەین بە جۆرێک لە یاخیبوونی کۆمەڵایەتی بەرامبەر بەم دەسەڵاتە بۆ دۆزینەوەی جۆرێک لە جێگرەوە بۆ جۆرێک لە بەدیلی سیاسی کە بتوانێت کۆتایی بە وەزعێتە بێنێکە دەرد و موسیبەتێکی زۆری بەسەر ئەم کۆمەلگایەداهێنەوە ئەم دەسەڵاتە کێشەی و دەسەڵاتە ڕەنگە زیاد جیاوازی ئەم دەسەڵاتە لەگەڵ دەسەڵاتەکانی هاوشێوەی خۆی لە شوێنەکانی دنیا هەر ئەوە نییە کە چەسانەوە دەکات هەر ئەوە نیە کە ستەمکاری دەکات هەر ئەوە نیە کە ناعادلە هەر ئەوە نییە کە ینی بەشێکی لەمانە گەورەتر و بە پرچێشەتری ئەوەیە کە بۆ بە هۆکارێک بۆ ئەوەی ئەم کۆمەلگای ڕوبەڕووی چارەنووسێکی نادیار بێتەوە چارەنووسێکی تاریک بێتەوە ینی سەرباری هەموو ئەو ستەمکاریانە ئەو غەدر و زوڵمەی کە لە خەڵکی دەکا ئەو بێدەربەستەی بەرامبەر بە ژیانی خەڵکەیەتی ئەم لەگەڵەوەشتا چارەنووسێکی بۆ ئەم خەڵکە هێناوەتە پێشەوە کە دیار نییە ئەو سەرەکەی کە دیار مەسەلەن معلوم نییە بەکوێ دەگا مەسەن بەچ شوێرەوەرێکی زیاتر دەگا وێ بە بڕای من ئێمە وەکو هەڵسوڕاوانی بواری خەباتی جەماوەری بواری خەباتی سیاسی ئەرکمانە و لەسەرمان پێویستە کە ئەم بزوتنەوەیە و ئەم ناڕەزایەتیانە و ئەم جوڵانەوە سیاسێ بە جۆرێک لە جۆرەکان بەرینە ئاستێکەوە کە بە جۆرێک لە یاخیبوونی کۆمەڵایەتی بێ ئەم دەسەڵاتە خۆی یاخیبوو لە کۆمەلگا ئەم دەسەڵاتە خۆی یاخیبوو لە خەڵک ئەم بەڵام خەڵکیش ڕاستەکەی بێت لەم دەسەڵاتە لە سیاسەتەکانی لە ئەجنداکانی یاخی بێ و بە شوێن بەدیلێک و ڕێگەچارێکی تر ینی لە ناڕەزاییەوە بۆ یاخیبوونی مەدەنی خۆت بۆی پێوتری ئەسیانی مەدەنی بەرحاڵ ئەسیانی مەدەنی جۆرەها فۆرمی هەیە لەوانە مەسەلەن نەدانی باجە لەوانە مەسەلەن ڕێگاگرتنە لە هاتوو چۆی تەنانەت سەرجادەکان و ئەمانە بەشێک لەمانە ئەتوانێت کاریگەری بێ من هاوڕای تۆم بەڵام تا چ ڕادەیەک ئێمە لەو ئاستە لە ڕێکخراو بوون بەهرەمەندی کە ئەمەین بێ ئەمە بۆ خۆیەشێکە لە ئەولانە کەم و کوڕیانەی کە ئەم ناڕەزیانە بەرحەڵ هەیەی دێنەوە سەر بابەتی تر لەم بابەتەوە هاوڕێ عەلی من ئەگەر ناتاریکەکەی کارەبا کوژایەوە بەرحاڵ ئەزانم بینەرانی ژەزانم کە کارەبای کوردستان ڕحم بەحاڵ خۆت دیاری تو قسەکانیشت ڕوون و ئاشکران بەرحاڵ کێشە نابێ بەڵێ کام حەمەم پێم خۆش ئێستا تەجروبەی کە بزانە دەنگە ئێستا جۆت لێمە کاک شەماڵ بەڵێ فەرموو بەڵێ لە درێژەی قسەکان تا من پێم خۆشە دۆخی وتم باسی دۆخی وانە بێژانمان بۆکە لە کوردستان کە طبعا ئەو نیزامی کە حکوومەتی هەرێمی کوردستان فراهەمی کردو بۆ کۆمەلگاکە یەکێکە لە سیستەمە هەرە دواکەوتەکانی جیهان لەبەر ئەوەی کە دۆخێکی زۆر نەخوازراوی دروست کردو بە باساوی هەموو جۆرە قەیرانێکی دەست کرد بەرەوچی مامۆستان و فەرمانبەرانی میلاکی گرتوەوە ئەگەر بۆ جارێک بۆ مامۆستان و فەرمانبەرانی میلاک کێشە بێ بۆ وانە بێژان سێ جار قەیرانە ئەگەر بۆ جارێک بۆ فەرمانبەر کێشەی دارایی دروست بێ بۆ وانە بێژان سێ جار قەیرانی دروست کردووە لەبەرەوەی لە سیستەمی یاسای کارپێکراوی حکوومەت هەموو جیهان
یەک جۆری فەرمانبەر هەیە کە لە کارگوزارێکەوە بۆ پلەی پرۆفیسۆر ئەرک و مافەکانی خۆی جێبەجێکە. بەڵام لە کوردستان مامۆستای هاوکار هەیە، مامۆستای مەقتوع هەیە، مامۆستای گرێبەست هەیە، مامۆستای وانەبێش هەیە، مامۆستای هاوکاری هەیە، مامۆستای میلاک هەیە. ئەم فەوزایە ئەم جۆرە لە ئەمە حەوت جۆر مامۆستا بوو ئێستا بڵێ هەمووی هەیە و هەمووی هەیە و وجودی هەیە. مامۆستای میلاک و مامۆستای با بۆ بڵێمەوە مامۆستای وانەبێژمان هەیە، مامۆستای مەقتوعمان هەیە، مامۆستای هاوکارمان هەیە، مامۆستای گرێبەستمان هەیە، مامۆستای میلاکیشمان هەیە. 5 جۆرە ئەمە ئەمانەمان هەیە. جادوایەوە ئەم جۆرە تەبەنەوە بۆ فەرمانبەرانیش بە هەمان شێوە، بۆ فەرمانبەرانیش هەمان شێوەمانێ. مامۆستای بڵین فەرمانبەری گرێبەستمان هەیە، فەرمانبەری بڵین بەخشمان هەیە، فەرمانبەری بەداخەوە ئەنتەرنێت یارمەتیمان نادا، ئەنتەرنێت و نەکارەبام شەو لەگەڵمانە ئین نیە، بە تایبەتی لە کوردستان نازان بۆچی وایە. بەداخەوە دووبارە ئەگەر ئیجازەی من بدەیت تۆ پرسیارەکەمان من تۆزە ئینە پێشەکەم تۆزە درێژ کردەوە ئەگەر ئیجازەیە من بدەی باسی پرسیاری ئەوە مەسەلا ئەم ناڕەزایەتیانە ببڕای من یەکێ لە یام خۆپیشاندانانە باشتر بڵین یەکێ لە تایبەتمەندیەکانی دڵخۆش تایبەتمەندی دڵخۆشکەرەکانی ئەم خۆپیشاندانانی دوایی ئەوەیە کە دەستی حیزبەکان تیا دیار نییە. یعنی ئەمە بە بڕای مەسلەیەکی زۆر جددیە کە ئالوودە نەبووە بە سیاسەتی حیزبەکان و من بەش بە حاڵی خۆم ئەگەر هەر کەسێک با بڵێن جوێی لەم قسانەیە و چالاکە لەناو ئەم خۆپیشاندان ناڕەزایەتیانەیە و ڕۆڵی هەیە مەسەڵەن ڕۆڵی ڕێخەری هەیە، ڕۆڵی سەرپەرشتیار و پێشەنجی هەیە. بە بڕای من یەکێ لەو مەرجانی کە ئەم خۆپیشاندانانە بەرەو سەرکەوتن دەبا، بەرەو پێشکەوتن دەبا، بەرەو کامەڵبوونی زیاتر دەبا، ئەیباتە قۆناغی پێشکەوتوترەوە ئەوەیە کە بە گوێ حیزبەکانیان نەکەن. ئەگەر حتا من سەر بە حیزبێکی دیاری کراوە بووم یەکێ لە پێشمەرجەکانی ئەوەیە کە سیاسەتی حیزبەکەم تێکەڵ بەم بزوتنەوەی نەکەم لەبەرەوەی حیزبەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی و حیزبانی کە لەگەڵ دەسەڵاتە لە بەرەی کوردستانیەوە هاتوون تا ئێستا ئەمە سیاست و هەڵوێست و بۆچوون و دروشم و ئەزیندایان هەمووی تاقی کراوەتەوە. یعنی ئەوەی کە لەناو حکوومەت کردوەتی لەناو خۆپیشاندانەکە باشتری ناکە بە دڵنیاییەوە. ئامانجێکی دیاریکراوی هەیە لەناو لە بەشداریکردن لەم خۆپیشاندانانەوە بڕێ من یەکێ لە مەرجەکانەوەی کە ڕێگا بە من نەدرێ و نەهێڵن دەستی حیزبەکان تێکەڵ بەمە ببێت کە هەم پارچە پارچە بوون و بە جۆرێک ڕەنگە دووبەرەکایەتی دروستکەوە هەم جۆرێک بەلاڕێیدا دەبا. یعنی ئەوەی کە تا ئێستا کردویانە لە کۆمەلگای کوردستانە بە دڵنیاییەوە ئەوە دووارە دەکەن و شتێکی تازەتریان نییە. و خاڵێکی تریەوەیە کە تا ڕادەیەک سەراسەریە بە بڕوای من ئەو ڕێخەران و سەرپەرشتیارانی ئەم خۆپیشاندانان بە تایبەتەوەی 29 مانگ نیشانیاندا کە تا ڕادێک لەسەر ئاسی سەراسەری توانای جوڵاندنی جەماوەریان هەیە، هێنانە سەر جادەی جەماوەریان هەیە. بۆیە بە بڕوای من یەکێ لەو مەسەلانەی کە پێویستە لەم ناو ئەم خۆپیشاندانانەکە باڵێن جەختی لەسەر بکرێ و کاری لەسەر بکرێ و ڕۆشنگەری بووە بکرێ ئەوەیە کە تۆڕەکان دروست بکردن، تۆڕی شار و شارشکان دروست بکرێن و ئەم دێنەوە سەر بابەتانە بە تەفسیل ئەخیر قسە بکەم ئەگەر دواتریش فرسەت بوو دێنەوە سەری ئەم هینانە لە کۆمەڵی بچووک نەبن، فراوان بن، تا ڕادەیەک کۆبنەوە گشتەکانیش لەناو ئەمانەدا بکرێن بۆ ئەوەی کە زۆرترین خەڵک بەشداری سیاسی بکە. من سەبارەت بە ئەزمونونەکانی ڕێخستنی ئەم جۆرە ناڕەزاییانە بەشی کۆتایی بەرنامەکەمان تایبەت دەکەین بەوە من ئەنێک شت هەیە لە شوێنەکانی تر ڕوویان داوە سەبارەت بەوانە قساکەم. بەڵێ کام محەممەد پێشەوەی تەلەفۆنم بۆاتەوە بە چاکم کردم جارێتتر بووی باشە زۆر چاکەیت و دەوانم تەلەفۆنە بۆ قسەکانمان بۆ تەواوکە بڵێ دۆخەکە ڕوونکەینەوە. ئێمە لە سلێمانی سێ ئەنجومەنی ناڕەزاتیمان هەیە کە ئەم جارە خۆشبەختانە هەرسێکی یەکمان گرتووە بوونێتە کارێکی ڕێکخراوەیی. یەکێک لەوانە ئەنجومەنی مامۆسان و فەرمانبەرانی ناڕازی زانکۆی سلێمانێکە خۆم ئەندامم لەو ئەنجومەنە لە زانکۆی سلێمانی و ئەنجومەنی مامۆستایی ناڕازیمان هەیە لە شاری سلێمانی کە هەموو مامۆستاکانی تیا لە سنوورەکە لە سنووری ئەطرافی سلێمانی و لەگەڵ دەستەی ئەنجومەنی مامۆستایانی وانەبێژانمان هەیە. ئەم جارە هەرسێکیمان کردو بە یەک ئەنجومەن وەکو کارێکی ڕێکخراوەیی بۆی بتوانین لە سەرانسەری هەرێمی کوردستان
بەو دۆخە ناسەقامگیری سیاسی فشارشی کە لەسەرمانە بتوانین کارێکی ڕێکخراوەیی جوانتر باشتر چالاکتر ئەکتیڤتر پێشکەشی کۆمەلگاکە بکەین لەبەر ئەوەی کە دۆخی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان فەشەری هێناوە لە ڕووی ئیداری یاسایی کارگێڕی لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی داواکاریەکان و چارەسەرکردنی کێشەکانە نیە بۆیە پێویستمان بە گۆڕانکاریی ڕیشەیی هەیە لە کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکان چالاکوانان ئازادی خوازان نەتەوەی خوازان بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی چونکە تۆ ناکرێ بۆ نمونە من وەکو کۆنفۆشیۆز ئەڵێ تۆ بۆ منە ماسیەکەم بی تێبی خۆم ئەبێ فێرمکەی ماسیەکە بگرم ئێمە ناکرێ خۆمان بچووکەینەوە بۆ ئەوەی یەک موچەوەر بگرین یان بەمانایەکی تر دەستنیشانکردنی موچێک ئەوە هات ئەوە وەفدەکە چوو بۆ بەغا ئەوە حکومت دوای وت ئەو وەزارەتی دارایی واڵێ نە ئەبێت تۆ گۆڕینی سیستەمی حکومڕانیەکە باشترین ڕێگەیە بۆ چارەسەرکردن و ڕیشەکێشکردنی ئەم دۆخە ناسەقامگیری و فەسادی و تاڵانی کە لە داهاتی وڵات و ژێرخان و سەرخانی هەیە بۆ ئەوەی کە ناداتپەروەری هەیە لە دابشکردنی سیستەمی دارایی وڵاتە بۆیە ناسەقامگیری دروست بۆ بەتایبەتی بۆ چینی وانە بێژان ئەمەش هۆکارێک بوو بۆەوەی کە ئەم جارابی بکەینەوە لە میکانیزمێک بۆ ڕاکێشانی دەسەڵات بۆ سەرخەت یان بە گۆڕانی ئاراستەیی مێشکی خەڵک بۆ ئەوەی کە چارەسەرەکان یەک سەفەر ڕیشەیی بکرێ بۆیە ئێمە ئەم جارە هەرسێ ئەنجومەنەکە پێکەوە بڕیاربوونا کۆبوونەوە کراوە لە چەند شوێنێکی تایبەت یعنی چەند دەستەکان کۆبوونەوەیان کردو لە شار و شارۆچەکان هەمومان یەک سەفەر بڕیارمانە ئەم جارە پێکەوە لە شەقام بین لە یەک کاتا لە یەک شوێن کە بەردەم پەروەردە بوو بەڕێپێوان بەدەسەڵات و بە کۆمەلگایەکان چین ئەتوانی کەمێک لەسەر خواستە سەرەکیەکان قسەمان بۆ بکەین تەبەن خواستە سەرەکیەکانمان ئێمە یەکەمین شت کە خواستی سەرەکیەت 4 بنەماماداناوە یەکەمیان دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ دووهەم پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بۆ گشت ئاستەکان سێهەم دەستنیشانکردنی پاشەکەوتی موچە کە بەرپرسیارەتی هەڵبگری حکومت چونکە ئێمە حکومتمانێ ئەم 32 ساڵ حکومڕانیە بە خوێنی شەیدان و ئەنفالکراوان و کیمیاباران و کۆڕە و زیان لێکەوتوانی هەمووی مادی و معنەوی و جەستەی و خانوبەرە بۆ لەسەر کۆمەڵگەی کوردی اینجا 32 ساڵ حکومڕانی اینجا ئەم کابینەیە بەرهەم هاتو ئەم کابینەیە بێ خزمەتکاری کۆمەڵگە بێت چونکە حکومت ئەرک و مافی هەیە ئەرکەکانی بە هاونیشتیمانی جێبەجێکە لە بەرامبەر مافەکان دابینەکە حکومت دەپی یاسای کاپیکراوی نێودەوڵەتی محەممەد ئەزانین چۆنە بە سەرنجدانی ئەوەی کە بەشێک لە بینەرانی ئێمە لە دەرەوەی کوردستان وانە بەشێکە نازانن مەسەلەن جیاوازی بینی دامەزراندن ینی ئەزانن جیاوازی چی ئەزانن حتمما بۆیە خەڵک داواکە دابمەزرێ لە وانە بێژۆ بێ بە مامۆسای دامەزرا لەبەری مامۆسای دامەزرا و باشترە ئەم پێم خۆشە وردەکاریەکانی جیاوازیانە بڵێ مەسەلە لە ڕوانگەی مامۆستای میلاک چ ئەرکێکی هەیە و چ مافێکی هەیە مامۆستای وانەبێش چ مافێکیە چ ئەرکێکی هەیە ئەگەر بێت و کەسێک بە مامۆستایکی میلاک وەربگرین توانای هەیە پشتگیریەکی خۆی بەرێت لە فەرمانگە حکوومەکەی مامۆستاییەکەی لە پەروەبەراتی پەروەردەوە بۆی بتوانێت سەرێ بە قیز ڕابکێشێ بۆیە بتوانێت ببێ بە کەفیلی تۆ لە بانقێک بەڵام مامۆستای وانەبێژەوەی بۆ نییە لەبەر ئەوەی گرێ بەستە هەر کاتێک حکوومەت بێتوانێت گرێ بەستەکەی هەڵبۆشێنێتەوە ئەمە یەکەم هەر حکوومەت مدیری مەکتەبەکە ناتوانێت هەڵبۆشێنێتەوە مدیری مەکتەبەکە ئەتوانێت بڵێ من پێویستم بە ڕاژی ئەم پێویستم بە پسپۆڕی ئەم مامۆستایە نییە یان بە شێوەیەکی تر پەروەردە بڵێ ئێمە پسپۆڕەکان کەمەکەینەوە ئەبەو جۆرە لە ڕووی مۆڵەتەوە لە ڕووی مۆڵەتەوە لە ڕووی مۆڵەتی فەرمیەوە مامۆستای میلاک بۆی هەیە لە ساڵێکا یەک مانگ ئیجازەی بێ مۆڵەت بکە ینی ئیجازە ئەکا و مانگێک لە ماڵەوە بێ پشوبایان ئیشێکی پێویست بێ و لە هەمان کاتیشە موچەشی بۆ حسێبە بەڵام بۆ مامۆستای وانەبێژ بە هیچ جۆرێ موچئیدی نییە ینی مۆڵەتی مانگێکی لە پێ نادرێ ئەمە جیاوازێکی تریەکی تر لەو جیاوازیانە ئەڵێن مۆڵەتەکە مۆڵەتی 6 ڕۆژە ئەقسا ئەزمون و ئەوانە هەیە مامۆستا هەیە مامۆستای ژن بە تایبەتی کە مناڵی بووە ناچار بووە لە دوای عملیات و مەسەلەن هەوانای بە قەیسەری مناڵی بوو بێشتا ناتوانێت بە پێ بڕوە دەست بە دیوارەوەەکانەوە بە پێشکەشکردنی وانە ئەوە یەکێکە لەو جیاوازیانە مامۆستای میلاک ئەو کاتی کە بڵین حملەکەیە بێ کاتی لە دایکبوونی مناڵەکە بێ ئەتوانێت 72 ساعت وەرگێ لە دوای 72 ساعتەکەی ساڵێک مۆڵەت وەرەگرێ بەبێ بڵین بە موچەوە بەڵام مامۆستای وانەبێژ مۆڵەتەکەی بۆ نییە گەر مۆڵەتەکەش وەرگێ لە وانەبێژەکەی دوورەخرێتەوە یعنی ئەمە جۆرێکە لەو تەنەقوزەی کە هەیە وەزائیدەن مامۆستای میلاک کەمترین موچان لە 800,000 کەمتر نییە و لە 800,000 بەرەوسەرەوە بەپێی
ئەزمون و بەپێی دەوام و خزمەت و پۆست و لیژنە و ئیشراف و مشتیف و بڵێن هاوڕێی ڕەخنەگر. بەڵام مامۆستایوانە بێژ جگە لەوەی کە ئەم پۆستانە نابینێ گەو زۆرترین موچەی مامۆستایوانە بێژ ناچێتە 470,000 واتە کەمترە زیاتر نییە. ژمارەیان چەنە لەسەر تاسەری کوردستانەکان هەم بەپێی ئەوەی کە ئێمە دەستمان کەوتەوە ئاماری فەرمیە 37,000 37,000 مامۆستای وانە بێژ لەسەر تاسەری کوردستان. بەڵێ بەڵێ 37,000 و کەسێکە مامۆستای وانە بێژ کە لە سای 25 کەرتی پەروەردە بەرهەم بڵین پێکێنێ لەم دۆخەیە. بەڵێ ینی ئێستا بڵێن لە 10 ساڵی ڕابردووە من 20 ماڵێ تایەتی مامۆستای وانەبێژی تایە 12 ساڵە وانەبێژە. دروستە ڕاستە یعنی لە 12 ساڵ لەمەوەرەوە هەتا ئێستا مامۆستایەک دانەمەزرێنراوە تا ئەم مامۆستاوانە بێژە هیچ دامەزراندنێک نییە چونکە ئێمە وەکو پێشتریش ئاماژەم بۆ کرد حکوومەت هێرێمی کوردستان حکوومەتێکی پۆپۆلیستی تۆتالیتاریە جگە لە هێزی ئەمنی و سەربازگەی ئەمنی بڵین هێزە ئەمنیەکان هیچ دامەزراندنێک تاوەکو ئێستا نەکراوە لەبەر ئەوەی باسی تۆتالیتار و ئەواناکەی تۆتالیتار و شت نییە مەجموعە جەردەن و حکومەکەن تۆتالیتار ڕێزەداناوەی تۆتالیتار تۆزە تۆتالیتار بوون ئەلانی کەم حکوومەتە دەسەڵاتە تۆتالیتارەکان کەمێک پارا بەخشنەوە بۆی کەوات احتیفاز بەخوانەوە کە نەمانە خوان مەزبوو قسەکەی جەنابی شتەواوە چونکە حکوومەتی هێرێمی کوردستان حکوومەتێکی شەرعیە لەبەری بەدەنگدان و هەڵبژاردن هاتە بەڵام حکوومەتێکی ناشەرعیە لەبەر ئەوەی کە کەسی قەی پێ ناکە و کەسیش لە ئومێدیان نییە و لەم کاتەیە باشترین بژاردە ئەوەیە کە ئەم ئەنجومەنە ناڕەزاتیانە ئێمە ئێستا یەکمان گرتووە دروستکردنی ئەنجومەنێکی ڕزگارکەری نیشتیمانیە بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی و دەرهێنانی لە دەست ئەم تاقمەکە هەیە چونکە ئێمە لە ڕابردوو باوکمان بڵین باپیرمان بەدەست باپیران و گیری خواردبوو باوکمان بەدەست باوکیان و گیری خواردبوو خۆشمان بەدەست خوان و گیرمان خواردووە بۆیە نابێ خەڵکێرینی کوردستان لە هەموو سەرانسەر و کوردانی تاراوگە و خەڵکی ناوخۆ دەرەوە و مناڵەکانی بەدەست ئەم بناڵی ئەم دەسەڵاتەوە گیرخوا بۆ لەبەرەوەی ئێمە ئەنجومەنی مامۆستایی ناڕازی لە هەموو چین و توێژەکان بڕیارمان ناوە ئەم جارە کە ئەم خۆپیشاندان و بایکۆتە بەردەوام بێ بۆ ئەو بۆ ڕیشە کێشکردنی ئەم گاڵتەجارڕێ بە چینی موچەخۆر چونکە ئەمە گاڵتەجارڕێ بە چینی موچەخۆر بۆ چونکە تۆ لە سایی ئەو موچەی کە وەریەگری ژیانت ڕێگەخی ڕستمێک دروستەکەی بۆ ژیانێ بەڵام حکوومەت هێرێمی کوردستان هاتۆ قڕوچڵپاوێکی پۆخڵەواتەکەی خۆی هەڵاوەتە ناو ئەم ڕستمی تۆ ڕستمی توی تێگاوە ژیانی توی تێگاوە بۆتە ناسەقامگیریی دەرونی و ئالۆزێکی ئیداری بۆ تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئینسانیەتەوە بۆیە تۆ ناتوانانی وەکو پێویست هەنگاوەکانی ژیانە بنەی وەکو پێویست هەنگاوەکانی ئینسانیەتە بنەی وەکو پێویست هەنگاوەکانی بەڕێکردنی ژیانی گوزەرانی خۆت چونکە تۆ لە دەرەوە هەرچیەک بی دکتۆر بی مامۆستابی حەرزبی پۆلیسبی پرۆفیسۆر بی لە ماڵەوە کەسێکی ئاسایی پێتەڵێن باوک لە ماڵەوە کەسێکی ئاسایی پێتەڵێن دایک ئەبێ ئەرکی دایکاتی و باوکاتی خۆت جێبەجێکەی چونکە کاتێک کە تۆ وەکو باوچێک ناتوانانی ماڵەکەت بەڕێوەبەری فێری درۆبی لەگەڵ مناڵەکانت فێری بۆ نمونە جواب نەدانەوە ئەبی فێری خۆپەرستی ئەبی لەبەرەوەی ناتوانانی وەکو پێویست مناڵەکەت پەروەردە بکەی وەکو پێویست مناڵەکەت بژێوی بۆ دابینکەی وەکو پێویست مناڵەکەت لە ڕووی لادانی کۆمەڵایەتیەوە چارەسەرکەی ئەبیتە هۆی ئەوەی کە مناڵەکەت بەخێو بکرێ مناڵەکەشە پەروەردە نەکرێت جیلێکی ناڕۆشنبیری ناسەقامگیری دەرونی شڵەژاوێکی عەقڵی بەجێ هەڵی لە دوای خۆ چونکە پەروەردە بنیادنانی کۆمەڵگەیە تۆ ئەگەر دکتۆرێک غەڵەتی بکات لە ئیشەکەیان مناڵێ گڵی نەخۆشەکە ئامرێ ئەگەر ئەندازیارێک لە بیناکە غەڵەتی بکات چەند کرێکارێک ئەکەونە خوارەوە وفاتەکەن بەڵام ئەگەر مامۆستا پەروەردە تەدمیر بوو واتە وڵات تەدمیر بووە واتە کۆمەلگا هەڵوەشاوە واتە کۆمەلگا ناڕۆشنە ڕوئیای نەماو لە تونێلێکی تاریکایە بۆیە شۆلەکان محەممەد ئەم باسی کە توێکی باسێکی زۆر زۆر مهمە زۆر گرنگە بەڵام من بەزەمێ سەرنج بۆ ڕابکێشم کە ینی سەرنجی بینەرانی بۆ ڕابکێشم کەم کێشێت تەنها کێشەی کوردستان نییە ینی کێشەی سیستەمی سەرمایه‌داریە لەسەر تاسەری سیستەمی سەرمایه‌داریە نزانین چۆنە شەر کاتەکان و کۆمپانیاکان لە ئابووری سەرمایه‌داریە بە شوێن قازانجەوەن و سەرمایە ئەچێ بە ئەو جێگایی کە قازانجی تایە ینی تۆ کە پارەیەکە بەدەستەوە بێت وانە لە شوێنێکە ئیسtisمارەکەی کە قازانجی بۆ بێ کەرتی خوێندن کەرتی تەندروستی کەرتی ئاگاداری مەسەلەن پیر و بە ساڵات چوان ئەم کەرتانە تۆ بەبێ کەمکردنەوەی خزمەت گوزاریەکان بەبێ ئەوەی کە فشاری زۆرتر بۆ
ئەوانە بینی کە لە کاران و ئەمانە هیچ ڕێگایکی تر نییە بەسەر تەکنۆلۆژیای چی بەکارێنی بۆ نمونە تۆگەر معاملێکە هەبێ تەکنۆلۆژیای بەکارێنی بەرهەمەکەی زیادەکەی توانە لە بازارە قازانجێکی زۆرترەکەی بەڵام کە وەختی گێتە سەر مەکتەب و خوێندنگا و خەستەخانە و شوێنی ڕێعایەتکردنی ئەوانە و شتە کۆمەڵایەتیانە تۆ بە ناچار هەر ئەبێ گوشارەکە بخەیتە سەر ئەو خەڵکانی کە لەوێ کارەکەن بۆی سەرمایە قازانچکە یعنی ئەمە کێشەیەکی سەرتاسەری لە دنیا هەر هەمویان هەیە ئەوەی کە ئەبینرێت تا ئێستا یەکێک لە ئەزمونە سەرکەوتووەکان طبعاً ململانێ لەم بوارەیە زۆرە و لە هەموو وڵاتەکان ئامانە هەیە من خۆم لە سوی دەژیم ئێستا ڕێکخراوێکمان هەیە هەفتە نییە دووسێ کەیسی لەم بابەتانەی نەتێ پێشەوە کە ئاوا وەکوەوەی کە چۆنەڵی مامۆستای بوانە بێش خەڵک هەن لێرە لە بواری ڕۆزەکانە کارەکەنوانە پیان ئەڵێن ئاگاداری مناڵ بۆ نمونەوانەی کە ئاگاداری مناڵن ئەوانە بە عەقدی یەک بە دوای یەکێک بە دوای یەکێک بە دوای یەک موقەت تەسبیتیانەکەن هینیانەکەن دانەمەزرن بەڵام هیچ کاتێک وەکو دامەزراوێکی سابت دامەزراوی سابتیان نیە ئەگەر چی لێرە لە سویدا واژ نییە بڵێ خەڵک کە دامەزرا هەتا عمری هەبێ هەر ئیش بکاتوانە خاوەنکار بۆی هەیە دەریکا بەڵام لەگەڵ ئەوەشا فەرقی هەیە لە بینی عەقدی سابت و عەقدی ئەنێم کێشە سەرتاسەریە یەکێک لە ئەزمونە سەرکەوتوەکان کە لەم بوارەیە کراوە ئەزمونێک بوو کە لە ئەمریکا ئەنجام درا مەسەلەن مامۆستایانی ئەمریکا توانیان جوڵانەوەیکی سەرکەوتوانە بەرنە پێشەوە بەڵام یەکێک لەو شتانەی کە توانای ئەوەی هەبوو کە ئەم سەرکەوتنە بە ئەنجام بگەێنێ ئەو هاوکاریە بوو لە بینی مامۆستایانە لەگەڵ خێزانی تەلەبەکانە ینی بەر لەوەی کە مامۆستایان بێنە سەرەوەی کە مان بگرن خۆپیشاندان بکەن یاچی بکەن و ئەمانە ئەم پەیوەندیان دروست کرده بوو چونکە ئێمە لەم کەرتەیە کە کەرتی خزمەتگوزاریە کێشەیەکی زۆر گەورە بۆ خێزانەکان دروست دەکەین ینی مەسەلەکە ئەوەیە مامۆستایان کەمانەگرنەوەوانە وەکو کرێکارێک نییە کەمانەگرێ وەکو سایق نییە کەمانەگرێ وەکو مەسەلەن خەڵکێک نییە کە لە بواری پاکردنەوەی ئەوانەیە کارەکات و ئەوانەمانەگرێ ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی دانە بەدانێ خێزانەکانەوە هەیە ینی مەسەلەن ممارزە لە هینام سستەرەکان لە خەستەخانەیە یاخود دکتۆرەکان یاخود مامۆستایان و ئەمانە زۆری نەکە جا بۆیە ئەگەر ئەم ناڕەزاییانە ناڕەزاییەکی هاو ئاهەنگ نەبێ لە بینی مامۆستایانە و لەگەڵ ئەو خێزانانەیە کە مناڵەکانە ڕۆژانە لە لای مامۆستایانوانە ڕەنگە ئەم ناڕەزایانە بەرەو سەرکەوتن زۆر سەخت بێ کە بچێت و ئەوانە ناڵن سەر ناکەوە بەڵام زۆر ڕێگاکەی سەختە بێ ئەمانە پێویست بەوە کا بیریان لێ بکەینەوە یەمەوە لای بەڕێزە بۆ درێژکردنەوەی ئەم بابەتەوە ئەم قسانە بەڵام پێم خۆشە لەگەڵ هاوڕێ عەلی درێژە پێ بدەم ئەو باسێکی کرد ئاوڕێ عەلی باست کرد لەسەرەوەی کە ئەم تۆڕانە تۆڕی پسکۆلە نەبوو فراوان بنەوە ئەفکارەکان چییە من شتێکم باس کرد لە بابەتی هاوکاریکردنی بینی مەسەلەن ئەوانەی کە لە خزمەت گوزاریەکانی ئەم کەرتانە بەهرەمەندن نەک تەنها بڵین ئەوانەی کە کاریتیاکەن ئەوانەشی کە بەهرەمەندن لە خزمەت گوزاریانە پێکەوە هاوکاریان بێت لەو بابەتەوە ڕای ئێوە چییە بەر لەوەی جوابی پرسیارەکەم بیتەوە بینەرانی کەناڵەکەمان ئاگادارکەمەوە کە لە ڕێگەی خۆیانەوە لینکی ئەم بەرنمەیە لە سوۆسیال میدیا بڵاو بکەنەوە بۆهۆی بەرنمەکانمان لەسەر فەڵەستین هەستەکەم ئاستی بینن و ئەوانە زۆر کەم بۆتەوە بەشێکی علاقەی بە ئەلگۆریزمی فەیسبوکەوە هەیە ئەوانە و بابەتانی کە بەڵیان نەبێ نایانێ بڵاو بێتەوە داواتان لێکم کە کۆشتێکی زۆرتر و کۆمەکی زۆرتر بکەن بۆ بڵاوکردنەوەی لینکی ئەم بەرنامانە لە ڕێگەی خۆتانە بووی زۆرترین بینەر ئەم بەرنامانە ببینن کۆمنتیش هاتووە حتمما دواترە چینە سەریان بەڵام فەرموو هاوڕێ عەلی من لە قسەکانی پێشوم باسی جۆرێک لە بەرەو پێشبردننی ئەم خۆپشاندان و چالاکی سیاسیانە چالاکی سیاسی و جەماوەریانم کرد هەڵبەتە بە حەقی خۆمی نازانم لەبەرەوەی ئێستا من وردەکاری ئەوەی ئەم پەیوەندیانە چۆن دروست بوون هەرچەند کاک محەممەد باسی کۆمەڵێک دەستە و ڕێکخراوی مامۆستایانی کرد لە سەر ئاستی سلێمانی کە پێم وابێ نازان لەسەر ئاستی سلێمانیا لەسەر ئاستی کوردستان باسی کرد کە بە بڕای منەمانە هەموو شتی باشن نابڵین لێک نزیک بوونەوەیەکی پێویست بوون بەڵام ئەگەر قسەکانی من نەبێ بەوەی کە من لێرەوە نەخشە بۆ ئەواندا بنێم کە دیارە بە حەقی خۆمی نازانم بەڵام وەکو سەرنجی خۆ من پێم باشە کە تۆڕەکانی با بڵین پێشەنگایەتی دروست بێ ئێمە نین بە پێی ئەو
با بڵین نەریتە سیاسی ڕێکخراوەیە کە پێشتر بووە و ئێمە هەمومان دەردمان بەدەستیەوە کێشاوە یا تووشی ناکامی و بێئومێدی کردوین یا لە سەرنجامدا خۆی جارێکە گۆڕاوەتەوە بەوەی کە ئێمە لە بەرامبەری داخەباتمان کردووە یا گەڕەوەکو لاستیکێک کە ڕایەکێشی دوایی کە بەرڵامان کردو چۆتەوە شوێنەکەی خۆی بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دروست نەبێ بۆ ئەوەی کە ئەو ئەزمونانی کە هەمان بووە دووبارە نەبێتەوە باشترە کە ئێمە دەستەی ڕابەرایەتی دروست نەکەین دەستەیەک نەبێ پێمان وابێ ئەم دەستەیە چۆن ئێستا کەمینەیەک لە ناو دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستاندا بکوژ و ببڕ خۆیەتی بڕیاردەری ئەوڵ و ئەخیر خۆیەتی هەموو بڕیارەکان و هەموو ئەوەی کەم مثلەن بەسەر ئەم کۆمەلگایە لەژێر دەستی ئەوە تێپەڕێ خەڵک ڕۆڵێکی نییە خەڵک بەشدارنی لە بڕیاری سیاسی بە بڕۆی من ئێمە یەکێ لە مەسەلە زۆر پێویستەکان یەکێ لە پێشمەرجەکانی پێشکەوتن و سەرکەوتنی ئەم بزوتنەوە ئەم ئەزمونە کە ئێمە خەریکە باسی دەکەین دەستمان داواتێ کاری لەسەر دەکەین ئەوەیە کە ئەم ئەزمونە دووبارە نەکەینەوە ئێمە دەستەی پێشنگایەتی دروستکەین ئێمە پێشنگەکان خۆمان ڕێک بخەین و هەوڵ بدەین ژمارەیەکی بەرینی خەڵک بەشدار بێتایە بە نمونە مەسەلەن ئەگەر ڕێکخراوی مامۆستایانی ناڕازی هەیە ئەگەر ڕێکخراوی فەرمانبەرانی ناڕازی هەیە ئەگەر ڕێکخراوی کاسبکارانی ناڕازی هەیە ئەگەر ڕێکخراوی خەستەخان هەر لە هەر شوێنێکە هەیە بە بڕای من ئەوە نەبێ مەسەن هەیکەل بەندێکە مەسەلەن خوارەوە و سەرەوە ڕابەرایەتی بۆ دروست نەکەین ڕابەرایەتی کورد مەسەلەن تەواوی بڕیارەکانی لە دەستا کۆ بێتەوە هەوڵ دێن وەکو باسم کرد دەستەی پێشنگایەتی دروستکەین و تۆڕەکان دروستکەین ئەم تۆڕانە تۆڕی با بڵێن جۆرا و جۆر هەبێ لەسەر تا ڕادێکی زۆر فلات بێ و خەڵکێکی زۆر بەشداری بکە گشتەکان هاوڕێ عەلی کۆبوونەوە گشتەکان ناتوانێت کۆبوونی ناڕەزاییش بێت و کۆبوونی بڕیاردانیش بێ کۆبوونی قسەکردن بێ و هاو ئاهەنگی بێ لەگەڵ یەکترا و هاو دەردیکردن بێ لەگەڵ یەکترا و گۆڕینەوەی بیر و ڕاو ئەوانەش بێ لەگەڵ یەکترا پێشنیاری تازە بێتە پێشەوە زۆر بە بڕای منەوە زۆر دروستە یعنی ئەمەگەر ئەگەر دەستێکی پێشنگمان هەبێت لە نەمامۆستایانی ناڕازیە ئەم دەستەیە لە 15 کەس پێکاتی بێ بەڵام بە بڕای من ئێمە ئەم با بڵێن دەستەیە ئەم تۆڕە پێویستە کۆمەڵێک تۆڕی تر هەبێ و بۆ بڕیاردانی بە نمونە خۆپشاندانێکی لە بابەتی ئەوەی 29 مانگ مەسەن کۆبوونەوەیکی گشتی بکرێ با 100 کەس تیا بەشداری بە بڕای من ئەتوانێت فرسەتێکی باشتر بدا بەشدارێکی زیاتر بدا و زەمانەتێکی زیاتریش بدا بۆ ئەوەی کە با بڵێن ئەزمونێکی سەرکەوتوو بێ ئەزمونێکی کۆمەڵایەتی بێ ئەزمونێکی بە معنایەک با بڵێن سیاسی کۆمەڵایەتی نەبێ کۆمەڵایەتی سیاسی بێ بە بڕای من ئەم دوو مەسەلەی تا ڕادێکی زۆر فەرقی هەیە ئێمە ئامانجێکی کۆمەڵایەتیمانەوە ئەمانەوێ بە شێوەیەکی سیاسی ببێنێ پێشەوە نەک بین بەرنامەیەکی سیاسی دیاریکراو دابنین چەند کەسێک بمانەوێ خەڵکی لە دەور کۆکەینەوە کە سبێنێ ڕەنگە ئەوان دەسەڵاتیان بەسەریانە بێ بۆیە من یەکێ لەو مەسەلانی کە هەیە وەکو باسم کرد ئەکیدی لێ بکەمەوە تۆڕانە دروست ببن و کۆبوونەوە گشتەکان بکرێن و بڕیارە قورسەکان لە ناو کۆبوونەوە گشتەکانە بکرێن و ژمارەیەکی زۆر لە چالاکانی ئەم بوارانەکە من پێم خۆشە لێرەوە بە مامۆستایانی بەڕێزکە بەڕاستی پێم وایە کۆمەڵگەی کوردستان شاهیدی چالاکی و هەڵسوڕان و فیداکاری زۆری ئەوانە و ئەوان بەڕاستی پێشەنگی کۆمەلگان بە تایبەت لە ئەم ناڕزایەتیان ئەم چەند ساڵانەی دواییدا بەڵام بە بڕوای من ئەمە لە ناو فەرمانبەرانیشدا هەیە هەوڵ بدەین یا لە بەشەکانی تری کۆمەلگاشدا هەیە هەوڵ بدەین ئەم ماتەوزەیە ئەم ئەنێرژی لە ناو بەشەکانی تریشدا دەربێنین تەنها بە مامۆستایان بەرتەسکی نەکەینەوە کامە لایەنێکیدا ڕووی لە فەرمانبەران خۆیانە ڕووی لە ئێمەشە و ڕووی لە کۆمەلگا بە شێوەیەکی گشتیت تەنها لە چاوەڕوانی هەڵسوڕان و چالاکی مامۆستایاندا نەوەستین نەمێنینەوە ئێمەش حاڵ ڕێکخراوەکانی خۆمان دروستکەین تۆڕەکانی خۆمان دروستکەین و هێزەکان توانای خۆمان لەگەڵ مامۆستایان هەڵپێچین و هەوڵ بن شتێکی نوێ بێنینە پێشەوە کە بتوانێت ئامانجەکانمان بەرێتە پێشەوە ئێمە ئامانجی ئێمە تەنها دژایەتیکردن لەگەڵ ئەم سوڵتەیە نییە ئەمە دەسەڵاتە ئێمەی ناچار کردو دژایەتی بکەین ئامانجی ئێمە ژیانە ئێمەمانە ژیانێکمان هەبێت کە شایستە بین شکۆمان هەبێت بەرحاڵ ئازادیمان هەبێتایە ژیانێک بێت کە شایستەی مرۆڤی ئەم سەردەمە بێ شایستەیە و بەوەی کە مامۆستا محەممەد باسی کرد شەرمەزاری لای مناڵەکانمان نەبین
شایستەی ئەوە بێ کە بەرحاڵ شەرمەزاری وجودی خۆمان نەبین خزمەتی خۆمان نەبین لە بەرامبەر ئەم کۆمەلگایەدا لە بەرامبەر ئەوەی کە پێشکەش بتوانین توانایەکی زۆرتر و خزمەتێکی زۆرتر پێشکەش بە کۆمەلگاکەمان بکەین خێرێکی زیاتر بۆ کۆمەلگاکەمان بدە مرۆڤی سوود بەخش بین بۆ کۆمەلگاکەمان ینی تەنها بەداخەوە ئەم کۆمەلگای بە شێوەیەکی گشتی سەرمایه‌داری و بەتایبەتی ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەندەی کە ئەوێ مرۆڤی گرنگ دروستکە مرۆڤی خاوەن سەرمایە خاوەن دەسەڵات خاوەن بڕیار کەمە هەمویان لە کەمینەیەکدا کۆبوونەوە مرۆڤی سوود بەخشی دروست نەکردو ئێمە بمانێ مرۆڤی سوود بەخش بین ئەمانێ کۆمەلگاکەم سوود بە کۆمەلگاکەمان بگەین ئەمانێ بژین دەردی بینوتی ژیانمانەوێ بەڕاستیەکەی ئێمە نامانێت ژاتی کەس هاورە علی دێمەوە لات بۆ دواوتە بەڵام ئێستا من لە بەرەوەی بەرنامەکەمان هەر تەنها 8 دقەیەکمان ماوە ئەمە سعاتی یەکەمی بەرنامەکانمان تەواوە بێ ئەم باسە بە بڕای من ئێمە هەر تەنها سەرەتاکەیمان باس کردو ئەم باسە ئەتوانێ لایەنی جۆر بە جۆری هەیە قسەی لەسەر بکرێەوە ئەوانە من هەندێک پێشنیارم کرد کام حەمر سەبارەت بە هاوکاریکردنی بینی خێزانەکان و مامۆستایان هاوکاریکردنی بینی ئەو کەسانەی کە لە خزمەت گوزاریەکان بەرهەمە دەزای چێشەکە لە چیایە مامۆستایانی وانە بێژ لەو قوتابخانانەیە دەرس ئەڵێنەوە وەمانەگرن و ئەو مامۆستایانە لەو قوتابخانانەیە مانەگرن کە ڕۆڵەی خۆمانی ئەچێتە ناو ینی ڕۆڵەی چینی هەژار چینی بندەستکراوی ئەچێتە ناو ئەی سەرنجام گرتنەوەی ئەو خزمەت گوزاریانە زۆر لەوانەیە کاریگەری لەسەر دەسەڵات نەبێ بەڵێ لە ڕووی سیاسی لە ڕووی معنەویەوە کاریگەری هەیە بەڵام لە ڕووی فعلیەوە مناڵەکانی ئەوان نەچنە مەکتەبەکانی خۆیان و تقریبان ئێمە کۆمەلگایەکمان هەیە لە کوردستانە لە هیندستان خراپترە بە جۆرێک دابەش بۆ ئەوانە کەم کۆمەلگای دنیا هەیە منە چینایەتی تیابێ بەڵام بەم معنایە ئەوان کەمتر زەرریان لێکەوەی کە زەرری لێکەوێ خێزانەکانی خۆم مناڵەکانی خۆمانن نەخۆشەکانی خۆمانن سوزانم ئەوانن کە ئەو خزمەت گوزاریانیان پێویستە لەو دام و دەستگا گشتیانە و کەرتە گشتیانەیە طبعا بە دڵنیایی قسەکەی جەناب تەواوە بەڵام ئێمە ئەمجا کە ئەوە بڵین گەورەتر بوو فراوانتر بوو بۆ خۆپشاندانەکە چکە بەرنامەشمان هەیە بۆ خۆپشاندان بۆ هەفتەی ئایندە بە هەمان میکانیزم یەکێک لەو میکانیزمانی کە ئەم جارە گرتومانەتە بەر قسەکردن لەگەڵ دایک و باوشی خوێنکار کە لەگەڵمانابن و قسەکردن لەگەڵ جەماعەتی بڵین ئەو خەڵکە ئاسایانی کە لە بازاڕن وەزائنە لە هەمووشی گرنگتر ئێمە کۆنتاکتمان کردو لەگەڵ فەرمانبەرانیش کۆنتاکتمان کردو لەگەڵ دەستی تەندروستکاران لەگەڵ خانەنشینان بۆ ئەوەی گشتگیر بێ بابەتەکە چونکە ئێمە ئامانجمان ئەوەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی و کۆمەلگای کۆمکاری عەرەبی و کۆمەلگا ئەوروپیەکان بێتە سەرخەت چونکە خەباتی مەدەنی سەرچاوی گۆڕانکاریە لە سیستەمی حکومڕانی خەباتی سپی سەرچاوی گۆڕانکاریە لە خەباتی سیاسی و ئیداری و یاسای وڵاتە چونکە هەموو دەوڵەتە دیموکراسی خوازەکان بە شۆڕشی سپی بە شۆڕشی خەباتی مەدەنی بەرهەمات بڵین فەرهەم ئەو ژیانە شایستە بڵین فەرهەم کراوە بۆ لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە یەکێک لەو دروشمانی کە ئەم جارە کۆک بوون لەسەری لە کۆبوونەوە وەکو بڵین کاگ عەلی هاوڕێشمان باسی کرد ئێمە ئەم جارە هەموو گروپەکان لە هەموو شار و شارۆچەکانی سنووری پارێزگای سلێمانی بەشدار بوون لە کۆبوونەوەکە کۆبوونەوەکە بنزگی 4 کاتژمێر و نیوی خاندووە و هەمومان بەیەکەوە بڕیارمان ناوە هەموو شارۆچکەیەک و هەموو سەنتەری شارەکان ئەنجومەنێکی تایبەتی خۆی هەیە ڕێکخراو کراوە و قسە لەگەڵ دایک و باوکی خوێنکار کراوە قسە لەگەڵ چەند خوێنکارێک کراوە و مامۆستای ئاینیمان لەگەڵ بووە و چەپەکانمان لەگەڵا بوون ئێمە چەند چەپێکیشمان داوت کرده بوو بەڕاستی و جاری پێشوش کە دەستەی داکۆچی لە مامۆستان و فەرمانبەران و ئەنجومەنی وەسای ناڕازی کە کۆبووینەوە لە یەکێک لە ماڵی هاوڕەکانم لەوێش ئەویش بە هەمان شێوە چالاکوانمان لەگەڵا بووە مامۆستامان لەگەڵا بووە دکتۆرمان لەگەڵا بووە پڕۆفیسۆرمان لەگەڵا بووە بەڕێوەبەری ژمێریاریمان لەگەڵا بووە یعنی شتێک نەبووە بەڵام ئەم جاریان بۆیە بەرتەمای یەکێک لەو بەرنامەی کەدامان ناوە ئەوکوی کە جەنابیش ئاماژۆپەیە ئەوەیە کە ئەبێ دایک و باوکی خوێنکاریش لە ئاستی بەرپرسیارەتیا بێ بۆ ڕۆڵەکەی چونکە ئێستا ئەو یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە کێشەی بۆ گرفتی پەروەردەی هەرێمی کوردستان دروست باشمەسەر ئەم پرسیارە زۆر گرنگە کاک شەماڵیان ئەم بابەتەیەکە بە تەواوەتی هەموو سنتەری قەزا و سنتەری شارەکان و سنتەری هەموو ناحیەکان پەیمانگایەکی ئەهلی زانکۆیەکیان بۆ کردوتەوە
ئەمە یەکێکە لەو فاکتەرە سەکانی کە ئێستا گرفتە بۆ چارەسەرکردەکەشی زۆر قورسە وەزائنەن بوونی ئەو هەموو مەکتەبە ئەهلی و پەیمانگە ئەهلیانەیە کە لەلایەن دەسەڵاتی کوردی و دروست کراوە بۆ بەهێزکردن و بەقوتکردنی پێگەی داراییەکەی خۆیان ئیتر ئەو گرفتی نییە تۆ چۆن ئەچەوسیتەوە دەوام هەیە نییە مناڵی تۆ خوێنەوارە بێ مناڵی تۆ نەخوێنەوار نابێ ئەو ئاساییە بەلایە بۆ لەبەرەوەی نیظامی حکوومەتی هەرێمی کوردستان فاشیلە لە ڕووی ئیداری و یاسایی و پێویستی بە گۆڕانکاریی سیستەمی سیاسی هەیە بۆ ئەوەی لە ڕیشەوە ئەم گرفتە چارەسەر بکرێت چونکە تۆ ئەوە لە قەینانەبی ئەوە لە قەینانەبی لە ناوەندی معریفی دواکەوی لە ناوەندی ئەخلاقی دواکەوی لە ناوەندی ڕووناکبیری دواکەوی لە ناوەندی یاسایی و بیرکردنەوەکانت دواکەوی ئەو پرسیارە لێرە هاتووە لەسەر وێرانی کەرتی گشتی بواری پەروەردە و سیستم و منهەجی خوێندن ئاورەدارە جوتیارەوە پرسیارەی کردووە لەو بابەتەوەی هیچتان هەیە یعنی ئەوە ئەو بەردانەی بڵێ یەکێک لەو تقریبی بە 3 مانگ لەمەوە پێش سپاس بۆ ئەو پرسیارەکە زۆر گرنگە یەکێک لەو بابەتانی کە من نووسیمە 3 مانگ لەمەوە پێش دەستیمینەرێکی پەروەردەیە بەشدار بووم کە بانکێشت گرا بووم و لەگەڵ چەند مامۆستاک و چەند توێژەرێک و چەند یاساییەکە باسم کردووە ئێمە پێویستمان بە پێداچوونەوەی منهەجی مەکتەبەکان هەیە چونکە ئێمە ناکرێت لە مەکتەب بەس فیزیا و کیمیا و ئەحیا و بیرکاری بخوێنین پێویستان بە ناوەندێکی ماڵداریە بە ناوەندێکی ئەخلاقیە بە ناوەندێکی ویژدانیە بە ناوەندێکی مرۆڤ دۆستیە ژینگە دۆستیە ئەخلاق دۆستیە بۆ ئەوەی کە بتوانین گۆڕانکاریی پەروەردەی لە ڕەوزەوە دەست پێ بکەین بۆ بەرهەمێنانی مرۆڤ بوون بۆ بەرهەمێنانی هاوڵاتی بوون بۆ بەرهەمێنانی مرۆڤێکی بە ویژدان مرۆڤێکی ژینگە دۆست مرۆڤێکی ئاژەڵ دۆست مرۆڤێکی ویژدان دۆست بۆ ئەوەی کە بتوانێت خۆی دروست بکات و خودی خۆی و ناسینی خودی خۆی هەبێت نەک دانیشین لەسەر ئەو ریتمە کۆنی ئەو پەروەردە کۆنی چونکە ئەبدەیتی 4 ساڵانەی هەموو سیستەمێکی پەروەردەیی لە سەرانسەری جیهاناکرێت جگە لە کوردستان دەبێت بۆ یەکێک لەو پێشنیارانەی کە من کردو بوو دانیشتم لە ناو بابەتەکە باسم کردو چەند مامۆستایکی بەڕێزیش لەوێ بوو و چەند هاوڕێکی ڕەخنەگر و یاسایش لەوێ بنوتم ناکرێت لە ناوەندی معریفی پەروەردە و زانکۆکانە ئێمە بەس زانست بخوێنین وەکو فیزیا و کیمیا و ئەحیا و شیتەڵ و کەڕەت و زەڕ و هاوچەشی کیمیایی و زانستی ژینگەی ئەبێ ئێمە ویژدان و ئەخلاق و ئینسانیەت و مرۆڤبوون بخوێنین بۆ ئەوەی بتوانین کەرتی پەروەردە بەرەو پێشەوە بەری بەڵێ دەستە خۆش بێ پرسیاریش کەش هاتە سڵاو هاوڕێ ناخۆ هۆکار چییە هاوڕێتار ئەیساڵێ هۆکار چێکە تا ئێستا مامۆستا و فەرمانبەران هەوڵی ئەوان نەدا و ڕێکخراویان هەبێت بۆی بتوانن یەک دەستوانە پێمان بێت لە قسە و باسەکانە وەڵامێکی ئەم پرسیارە درایەوە هەوڵ دراوە هەوڵیش ئەدرێت ئەویش ئەوەیە سیستەمی حکومڕانی بارگاوی بۆ هەموو سێکتەرە یاسایی و ئیداری و کارجێڕەکان بە حیزبی ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە نەمانتوانی ئۆدامەزین بەڵام خۆشبەختانە ئێمە ئەنجومەنی مامۆسای ناڕازی ئەنجومەنی دەستەی داکۆچی و ئەنجومەنی مامۆسای ناڕازی جان کۆمانەیە هەرسێکی بووین بە یەک لەگەڵ موانە بێژانە بۆ ئەوەی ئێمە بە دوور بین و بارگاوی حیزبی و سیاسیکە هەیە لە دۆخی کوردستانی ئەمڕۆیە دەستەکانە خۆش بێ و زۆر زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکانمە بەرەو کۆتاییە چێ حەزەکە ئەگەر لە چەند ستانەیەکە دوا قسەتان بکەن ئەوڕێ محەممەد پێشێ بڕۆمەوە بەلای هاورێ علی بە یەک پەیامم هەیە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک ئایدۆلۆژیا بە یەک ڕۆیا بە یەک وتار بڵێ بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی دەست خۆش هەر بژیت بەڵێ هاورە علی لەگەڵ ئێوە شاد دواوتەتان پێشەوەی بەرنامەکان کۆتایی بێنین دەست خۆش بێ من لەو قسەی کاک محەممەدەوە دەست پێ دەکەم کە با بڵین دروست مەسەرەکێکی لەسەر گۆڕینی سیستەمی حکومڕانی کورد کردەوە کە بە بڕای من مەسەلێکی دروستە ئەبێ هەر ئەوە بکەین لەبەرەوەی ئەم دەسەڵاتە لە سەرەتاوە تا ئێستا تا هاتووە بەرژەوەندەکانی لەگەڵ بەرژەوەندی خەڵک دوور کەوتونە تۆ ئێستا بە تەواوی جیابۆتەوە یعنی هیچ جۆرە ئیمکانی ئەوە نەماوە کە با بڵین ئاکار و کردەوە و کارەکانی ئەم دەسەڵاتە هیچ جۆرە بەرژەوەندێکی خەڵکی هەرێمی کوردستانی تێدا بەدی دێبەوەی بە بڕای من ئەم دوو چارە نووسە جیابۆتەوە و ڕێگا دروستەکە ئەوەیە کە تۆ بە شوێن بەدیلێکە جێگرەوەیەکە بگەڕی و ئەم سیستەمی حکومڕانیە بگۆڕی بەڵام ئێمە یەک شتمان بیر نەچێ ئەم گۆڕینی ئەم سیستەمی حکومڕانیە نابێت لەوەدا کورتکەینەوە با بڵین لە بینی ئێستا سیستەمەکە لەسەر با بڵین حاکم و محکوم دامەزراوە بەشێکی حاکمە بەشێکی محکومە ئێمە ئەگەر محکومەکە بکەین بە حاکم هیچمان نەکردووە میمە سیستەمەکە بگۆڕین لە بنەڕەتەوە سیستەمەکە بگۆڕین بە بڕای مەسەلێکی مهمە و ئێستا کۆمەڵگەی کوردستان وەکو هەر کۆمەڵگەیەکی هاوچەرخیتر کۆمەڵگەیەکی سیاسیە
و ئەم کۆمەڵگە سیاسیە بە بڕای من ئێمە لەسەر کۆمەڵێک بەهای سیاسی و هەر ئەو بەها سیاسیانی کە ئێمن ئێستا باسی دەکەم ئەم دەسەڵاتە هەمویانی قەولێگەڵە ئیفسادی کردو هەمویانی گەندەڵ کردو هەمویانی ژاراوی کردووە ئێمە ئەبێ ئەمانە ڕاست بکەینەوە کە بە بڕای من ئەویش لە مەسەلانەدا کۆبێتەوە ئەویش مەسەلەی ئازادیە بە بڕای من محەممەد کە باسی مەسەلەی گۆڕینی سیستەمی حکومڕانی کرد بەداخەوە لە خۆپشاندانەکانە کە من ئەیبینم لە دروشمەکانە ڕنگ ناداتەوە لە وتارەکانە ڕنگ ناداتەوە زۆرتر لە مەسەلەی مەطلبی و داخوازەکانە کامانە مەسەلەی پێویستن گرنگن بەڵام بە بڕای من لە کۆبنەوەکانی داهاتومان لە خۆپشاندانەکانی داهاتومان لە پەیامەکانی داهاتومان ئەبێ ئەمانە ڕنگ بدەنەوە ئەم بەها سیاسیانە کە پێویستن بۆ کۆمەلگایەکی با بڵین مۆدرن و سیاسی ئەبێ ڕنگ بدەنەوە کە ئەویش بەهای ئازادیە ئازادی نەک بۆی خەڵک ئازاد بێت جنێو بدا ئازاد بێ بۆی کە ئەوەی کە ئێوە بیکە ئەوەی کە ئێوە پراتیکی بکە مەسەلەی یەکسانیە مەسەلەی با بڵین شکۆی مرۆییە مەسەلەی با بڵین سەروەری مرۆییە ئینسانەکان سەروەر نەگەوەی بەسەر کۆمەلگایە سەروەر بنەوەی کە مەسەلەن ئەوەی پێڵن سەیدی کائینات نەبێ بە سەیدیکانی بەڵام لانیکەم شکۆی هەبێ مرۆڤەکان شکۆیان هەبێ جۆرێک مەسەلەن پێکەوە ژیان ئەسڵ بێ نەک شەڕ و ناکۆچی و ململانی ئەسڵ بێ و ئاشتی مەسەلەن ئینسانەکان بە شێوەیەکی ئاشتی بژین بە یەکەوە بە بڕای من ئەمانە کۆمەڵێک پرەنسیب و کۆمەڵێک بەهای سیاسین کە ئێمە ئەبێ کاریان لەسەر بکەین و استراتیژیەکی بۆ دابنین بۆی کە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن پێشڕەوی زیاتر بکەین لەم بوارەدا بۆ گۆڕینی ئەم کۆمەلگایە ئەسڵ لەلای ئێمە گۆڕینی دەسەڵات نییە گۆڕینی کۆمەلگایە کە گۆڕینی دەسەڵات خۆی بەشێکە لی دەست خۆش قسەیەکی زۆر کلیلیت کرد من هەمیشە ئاوا لە کۆتایی بەرنامەکانە پەشیمانە بمەوە کە بەرنامەکان بۆچی نابێت درێژتر بێت چونکە بەڕاستی کاتێک کۆتایی بەرنامەکان باسەکان خۆشە بن و باسەکان بە پێسترە بن دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەشداری لەگەڵ منا بۆ پێشکەشکردنی بابەتانە بۆ مێدیەوەی کە بتوانین بەرنامەی تریش دەمانە بکەین هەم ناڕزایەکان بەردەوام بن هەم بەرنامەکانی ئێمە بۆ تاوتێکردنی لایەنە جۆرا و جۆرەکانی دەستان خۆش بێ دووبارە سپاسانەکەم بە ئومێدی سەرکەوتن بە ئومێدی بەرەو پێشوونی ئەو جوڵانەوەیە بە ئاکام گەیشتنی هەر بژی خۆش بۆ تۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکانی ئەم شەومان بەشێکی ترمان ماوە ئەم بەشەیان سەبارەت بە کێشەی فەڵەستینە سەبارەت بە ڕووداوەکانی غەزە و کێشەی فەڵەستینە ناوبڕێکی کورد وەرەگرین قومێک ئاو بخۆینەوە و یینەوە خزمەت ئێوەی ئازیز لەگەڵمان نابن مەڕۆن لینکی بەرنامەکان لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانکی زۆرتر ئەم بەرنامەی ببینن پاش ناوبڕێک دێمە خزمەت